شەڕی تورکیاپەکەکە بووەتە هۆی ئەوەی کە ژیان و مەسلحەتی خەرشی گوند بە تەواوەتی تێک بچێت، یعنی مەڕدارەکان ناتوانن ئاژەڵەکانیان ببەنە یاخود ئەو شوێنانەی کە گەشتیارین هەمیشە بردومان ئەکرێن ئەو شوێنانی کە زێی لە وەڕگایی مەڕوو ماڵاتە هەمیشە بردومان ئەکرێت بۆیە خەڵکی گوند خەریکە ینی گوندەکانیان سۆڵ ئەکات و بە تەواوی گوندەکانیان بەزێ دەهێڵێت بێگومان پێشەکاریەکانی تورکیا زۆرە ینی شوێنێک بردومان ئەکا کە هیچگەری لای تێدا نەبێت ناوگوندی هاوڵاتیان یاخود ناوماڵی هاوڵاتیان بردومان ئەکات وەک ئەبینی ساڵانە خەرشی هاوڵاتی سڤیل ئەبێتە قوربانی و قوربانی ئەدەن و زیانی گیانی و مادی بێژمار لە ناوچە گوندنشینەکانی بێگومان مەسلحەتی خەڵکی گوند جیاوازە لە شار هەمویان مەڕیان هەیە چێڵیان هەیە ئاژەڵدارن بەڵام مەسلحەتیان تێک چووە و ناتوانن بچنە چونکە ئەو شوێنانەی کە جێی لە وەرگای مەڕووماڵاتی ئەوانە لەلایەن تورکیاوە بردومان ئەکرێت یاخود تەنانەت لە هەندێک شوێنەوە هێزەکانی تورکیا ئەوەندە لە خەڵک نێزیکن کە ئەچن بۆچیا زۆر زار بووە دەستگیریان ئەکەن ئەو شوانانە خەڵکیان ئەبێت ئامادەی ئەوەی تێدا بێت کە قوربانی زۆر گەورە بدات قوربانی خێزانی قوربانی بە ماڵ و بە گیان یاخود ڕووبکاتە شار و گوندەکان سۆڵ بکاتەنا هیچ بژادەیەکی تری لە بەردەستدانە تورکیا نزیک گوندەکان بردومان ئەکا هیچ مەسلحەتێکی بۆ خەڵکی گوندەکان نەهێشتەوە ئیتر ئەوە خۆی ئاگدارکردنەوەیە کە گوندەکان جێبان سۆڵ بکەن. دۆخی ئێستا لە بڵێملایەنی شەڕی نێوان سوپای تورکیا و پەکەکە بۆ هاوڵاتیان لەو پەڕکخرابیدایە چونکە لێرە گوندنشینەکان بڵێم ماڕدارن ئاژەڵدارن لێرە ئەو ئاژەڵشتا ئەستر ئەو شوێنانەی کە ئێستا شەڕەکەی لێیە ئەوە شەوێتە بەربەستێکی گەورە کە هەر کە لەو سنوورەی تۆزێ بەسەر کەتی ئەوان لە بری بە قسەی خۆش بە دەنگی تاقا وەڵامانەدەنەوە لیان نێزیک بینەوە و ئەوەش نۆمە ئەبێتە بەربەستێکی زۆر گەورە کەوای لێدێ ڕۆژانە لێ بێزار ئەبین لە گوندەکە و بەرەو چۆڵکردنە چێ وای لەکەن کە چۆڵ بکەین گوندەکە کە ئیتر بڵێن لێرە ژیان نییە تا ئێستاش یعنی هیچ لایەنێکی پەیوەندیدار لەو بارودۆخەی ئێستا ئێمەی گوندنشینە ناتۆتە سەرخەت کە ئێمەش داوا ئەکەین بەهانامەوەرن لە بری بەهانەوە هاتن بڵێم وا لێەکە کە ئەویش بە شێوێکی نایاسایی جوامان ئەداتەوە ئەڵێن ئێوە ئەمە ئەیشی ئێوە نییە ئێوە ژیانی خۆتا بکەن دەی باشەکە کە چی ژیان بکەم لێرە ژیان ئاوا ناچیتە سەر مەجبورە بێت چۆڵ بکەین لۆ شار بڕۆین تەوان وڵاتێکی داگیر کرا ئەگەنا چیشت لێرە هەیە بۆچی دەیە ئەو ناوچە سنوورەی کە سنووری خۆمە سنوورەکەی کوردستانە بەڵام جیاواز لەوە هاتووە لە بری ئەوە بە سنووری خۆی دائانێ و وە ڕۆژانە سنوورەکە زیادەکەن تین نەپێش ئەوە شوای لێکە ئێمە بڕۆین لێرە یعنی چۆڵکە کاکە سنوورەکەن دۆ چۆڵکە هیچ لایەنی پەیوەندا بڵێم حکومەتیش ڕێگرنیە لە بەردەم ئەم ئیشە ئەوانەکەن ئەسڵان ڕێخۆشکەرن